Sen har vi Spanien, Frankrike och det nya landet Ukraina. Det är också större. Sen på 5:e plats kommer Sverige. Och vi har plats i Sverige. Mycket plats. Vi har ju 8,6 miljoner invånare. Men vi skulle faktiskt kunna få plats med många fler. Och som ni vet så säger man idag att i framtiden, efter kanske 20-30 år, när vi blir gamla, vi som nu är lärare, då... تقاعد بيشتان دوسي صالت معك نعم اليوم منهم قلت زور إشم كجلو ولاتي بيريز بويناكا سوك زور ما عندي ولا خوشي بينا بحكي الموضوع روزانم أو ناميتيا بلاي عزيز وخوش ويستم ما وياك بارم لبرايا هیچم نمایه بخوش دزانی کسیش ایشم پیاناکه لو ترکیه سه مانگا لگل او برادرانه دجیم لجوریک کری خانیشم نداره و پاره مصروفی خوشم پی نمایه اگر بهانم نی او حالم زور شره جا او جاره لطوز زیاتر کسیشک نابم قصه پیاوان بید بگما اوروپا فلز بفلز بگرن مولود هەتایش لە پیاوەتی دەرناچم برای خۆت دلێر لە تورکیا خالید مشکلەی خۆی بەس نییە مشکلەی دلێریش لە تورکیای دیسان داوای پارەی دەکەم کوڕە وەرە دانیشە وەرە کوڕێ من غەمی خۆی بێ مەشاکلی خۆی بێ غەمی دلێری بێ لە تورکیای ئەوزا بەردەرگەی سلێمانی و ناو شێخەڵای خۆتان بگرن هات والله لو خود زاحل دبيوا محمد لبعض هذه تاخانه مسكوي لقل مقلمي دومينا وازنيفي او دلي دبنسا او دلي بينت بنسا او لبنجو دا دلي بستو بينت بنسا هاي والله كردستان يا ودان دكيوتو كردستان تصاوري ليش وش من دكا بس بعد استقلال نقوم بزانم باش ناوی بزام یەکێکی وەکو تو چ دەکا لەو کوردستان کاتی گەنج بووم مەراقی ئەو ئەوروپای ئەو ئەوروپایش ئەو دەمای ئەوروپا گرمەی جوولانەوەی فکری و سیاسی و هونەری و ڕۆشن برادەرەکانم هەموو چوونە ئەو ئیتالیا و ئەو ناوەی ئەمنیش هاتمە ئەو ئەوروپاش ئەو دەمای ئەو شەوقەی جارانی نەما خۆم بە پەناهەندە و بەشتی دیوسی کورە وەڵڵا ئەو دەماش نەدەبوویە ئەوروپی وەڵڵا دەبوومە ئەوروپای بەڵام هیچ لەو باوەڕێدا نەدەبوو کەوا ئەوروپا مالی زۆرەها کەسی بۆچی کوڕم وێران دەکا بریا خەڵک لە دوورەوە تۆزێک بیزانی باە کەوا ئەوروپا بەس بەهەشتەک نییە خەڵک دەستی بکاتێ خەڵک دەرێ بەس بەرازی ناخۆی لە ئەوروپا و تەواو ئەتوو بابم وەچی باسی دەرچوونم دەکرد ساردمتان دەکردەوە هەنجەتتانەوە بوو گۆشتی بەرازی پیسە یان هەمبەرگەری ناخۆی باشە ئەو چونەوەی دەچێت یەکچێ ژنێ هەدی لە بیرت چوو زەویەکەی بابم کە سەری کانیەکەی کۆنکریت کرا غێر دەبی بچم بیکەمەوە و زەویەکەشی بچێڵم لۆ بۆ عمری دەتەوێت بچیت تووری سەقێ ناوبچینی
فکر و زڵقی چی چاردەورەی دەکەمە دارسی و ناوەڕاستەکەشی دەکەمە دارزەیتون ئەوە بەخۆت حەزی لە زەیتونیە لۆیە سێنانا بزانە نانێم لە چ نازانی کارخانەی زەیتونی دادن ڕوونەکەشی دەکوشم لە ناو شوشەی دەکەم داخی وڵاتەکەمان قەت بێڕوون نابی ئەوی دەبینێتەوە ڕەوانەی دەرێ دەکەم لەسەری دەنووسم مێد ئین کوردستان سها أو مانجا أتوسيمين مكتوبة دروسي نزاني تيا وأبزانم ناون نسيند بخسارة سوك أمن أو خالدي دناسم روحي لقن $1 دي تدري بو خداي بتماي خالدي بي نبي سباني بقرية وكردستان كل دبرو هاي خش مري والله خول خزمك هاي تو باشترا خول خول خزمي جنيا خصم بحثي خزمي من هالمكان أما هتا لكردستان بوين خزم بوين وشي هاتينا ترشي خزمايا تيجنما هاتينا بيسيا داري هتا قندور بو خزمي مقالة زور بو وشي قندور هاتا براني خزمي شعرنا قراني كاكا في هذا بيت تحمله سلك خزمي سلك برادري ميما ويشت بيها بحركة دي حركة بيدا بتبركة إيه باشا أتو أوهم مكتوبة دنوسية بجي كاملة باريني هاي ولا كون باريني هاي قلها تدري والله دعوه باي يكوني ديواري على باري دكيني وكانت تشوفاني ديواري عليه دري وشي إيرانية وشي تركيانية عليه دري لتزياتي باراني $1 دي تخواري أوا $1 وكرون وفرنك هوب لقى همبرجري دي تخواري والله راز دكي ذاتم أولويا كنت لكردستان مير بوكا سانا دكان أواني لخارج ديتوا أنا صرف سفيقو كزميري بينك بزانا سن عقل ومثقف ومتطور بوي حموش الجزائري باشا كاك أو قلت ما لو فرسنا باري لبوناتي أتو لمستقبل ديوا كل أنا ويتسو حارس بوشوين بين الكاكا باركة محمود يتقولوا نامو مكتوبو روانم كرديا نادم هو والله بابا يدو هاي يلا ما هوش حاضر زمان بكوا باول لروحي دم بخوي درفعي داستا او زنوكا كشباوي سري اي نوك خوي بخوي ناخوشنو عزم لينيا داستا او شو مسابقة شمانا بسم الله السلام عليكم. وعليكم السلام. أقول كاكا عاشر يقول لي نداوم لو ما نداوم. ليش ما نداوم يابا شكو؟ باكر عيد شلون بزنو خويا انت؟ ثلاث اخوات وجوا جاو كنايبرتو. عيد وين اكو عيد؟ اكو عيد هنا بالسويد؟ ليش ماكو؟ غصبا عليهم وقعت اذا ما يسوون عطله انا راح اعوف للسويد واطلع قبل السعوديه. نمغو نايبرتو يا نصيب مالو درتو. شنو يا نصيب؟ قول لي انا مشتري بطاقه طالع شيء؟ مو يمك كاكا ناصبين عليه انتو براحتكم. وين دوبينا كاكا؟ كاك خالد يا ابني والله كاك خالد براسي عندك مشكله هي. اوي شتكوني من يتو برتشاو. غير تو هذا كي امنا وقساني بكم. بزانا خالد اما بو خوم هم بجين يا بو خدمو كز.
خزم و کەسیە خوشک و برایەکانم جاروبار شتێکیان لەو ڕەوانە دەکەم چی تێدایە خەڵکی لۆ برادری ڕەوانە دەکات ئەی ماڵی باوکت ئەوان لێرن با ئەوان ڕەوانی بکەن ماڵی بابشم ڕەوانەیان کردیە ئەتو چوزانی بەڵام وەکی تۆ بۆ نەوعاتر ڕەوانە ناکەن لەو خوشک و برایەکانیان هەموو خەڵکی ماوە تا ماوە یارمەتی ڕەوانە دەکات نەک سوورا و سپیا و خوشک و کەسەکانی تۆ پێویستیان بە یارمەتیە دەستیان کورتە من ئاوە ئەوەی ئەیبینی ئاوایە بە باشە ئەمن حەقم بەسەرەوە نییە ئەتو چ ڕەوان دەکەی یان نا بەڵام من مەسئولی خوشک و براکانی خۆمم لەسەر وانش مەشاکل دروست مەکە ئەوە منیش پارە و مەعاشی خۆم بۆ خۆم من لەلایەک تۆش لەلایەک ئەوە مانای چی پارەی خۆم بۆ خۆم مانای من لەگەڵ مناڵی خۆمەژەی پێویستی بە تۆ نییە وای لێ هات بەڵێ وای لێ هات چێ پیاوە پلۆ ئاغم بە تۆ بە خۆ نازانین چاوە دیسان غەم و جێچەڵی ئەو کوڕی خۆمانە هەر لەوەی زیاتر چییە هەموو ڕۆژ ئەو هەر دەتەوێت بچێەوە کوردستان و بەجێمان بێنە ئەو غەمەی هەدی من لۆ دەگەڕێ پێ لەبەرەوە هەموو خەموو ئەگەر گەڕاوە کوڕەکەمان گەڕاوە کەنوژنەکەی منداڵەکەی ئەوە باشتر ئەگەر نا بە ئەویش بگەڕێتەوە کوردستان چ دەکارێت خوایە هاوار خۆ بە خۆت دەزانی و قڕقڕ بەسەرم بە چ داوە چکەتیە بە هەر بە خۆت دەتانی قوتاری بکەیت باشە کاکە باشە بەسەر چاو نانە ئەزیەت نییە نەبرا ناجاکوڕە مەبرای نەمەکەی شتی ئەما لە بینێ ئەزیەت نییە برا من ئێستادێم کاکە ئێستادێم بەسەر چاو ئێستادێم بەسەر چاو ئێستا خۆم دەگەڕم دێم چاوەڕێم بکە تا تو دێ دەرێم نیش باشە سەر چاو ئێستا دێم خواحافیز کاکە تۆ چت لێ بەسەرات ئەمە ئەو شارەمانە دووکە بدە بابەت چی هیچیش نەخواردیە ئافرەت ئەوەی چگەوە برادەرەکانە نایە کاکە ئەوە چییە و کێشەوە هەرایە لەسەر چییە و مەسەلە چییە بەڵام ماوە ڕۆژ بەڕۆژ ژیانم بەرە و ناخۆشیە ڕوا لە دەستم ژنە
باش لو هذا كاتيدي لو والله ماما هاربي هر قسەیەک دەکەم لە بەردەم ڕادەوەستێ و ناوێرم زۆری لەگەڵ بڵێم دەترسم سبەی دوو سبەی پۆلیس بمێنێت کەسە والله راسك يكون البوليس دين تسري بس أتو جي مدي تي قد جوابي مدي وقرم خسيلة قلبك جي مدي آخر ماما شون جونا لمي سبەی نادوس بێ قسە بگاتە قزم و برادران هەرحیاتم دەسێ دەڵێن وەڵا خارج بەژنەکەی لەوێرە كل بابلين كاكا بابلين خلشي تبلين بابلين خو يكم كس نيد لو أوروبا يبدأ سجن توشي هناك في مارغيران بيبراكي باشا ماما بري تو تكمل كاكا هيج مكا شوف هيج البيناتي قانوني أولاتي أو هايا أدي كرة كم كاكا كرة كشف ناتو أنا بدين تنها أجل قداش الرجل بكون باتفاقي هرب ولاتان بتواني بيجيني أجل نادي محامي بدري قانوني إيرا أو هايا هاي هو لو قانوني كاتش من أو هايا براكم بدست منه تونيا بس بزعنا أمان لقلب بارد بتسين اللي أخسر لقلبك بزعنا نوزعك شون ببيتين باشا توق سمكة جارتي كالبابا بس كل أخو بجاري تليفونك اللي بابا بكم فيجدر المتاق يفكر إذا بعد زمان يأتي لي كل دول يتقضي أو زور سپاس كاكا ئەگە چاو بە بیر ماتەوە برادەرەکەشمان لە تورکیاوە تەلیفۆنی کرد ئای بابا پشتم دەبیکەنجین لەو تورکیای نەجاتیمان بی تەواو نەبووی ئەوەتە ئاخر پارچەوە خلاص بوو بەعەقڵت چیم دیت چێت دیت دەبرێت چیم دیت چێت دیت کورە نازانی چیم دیت چێت دیت قابلە کابرا شاتڕلووت دیت کورە شاتڕلووی چ ڕەحیماوەی چ حەمەزیادم دیت چێ حەمەزیاد حەمەزیادی خۆمە حەمەزیادی خۆمان باسی براهیمی دەکرد بەسەری تو یەک نوکتەی بەسەراتیە بە حەیاتی بابی خۆی نوکتەی وا بەسەر نایێت کورە نوکتەی چی لۆچما ئەو فەقیرە دەرنەچوو لۆ نەمسای فەقیر کورە بلێ بێتەما ئەوە دەبایە دوێنێ لە نەمسای بی ڤێننا یۆ نەگەیشتێ یان دەچسێم گەیشت بێ وەرنەگیراوی گەیشتە حەمام کورە قاچاقچیەکە پارەکەی خوارد و خۆی لێ شاردیتەوە یەک عانەی پێ نەمایە دەرۆزەی دەکا بڕۆ تەقسیمی دەبینە تەقسیمی دەرۆزەی دەکا کورە کو نازانم کو حەمەزیاد هەمووی بەهەز نەکرد سبەی دەچم پێ دەکەم بزان مەسەلەکە کووە کونیە دەبی تاکید بکەم هاچی خۆم ئەمن بە خۆم بە چاوی خۆم دیتم لەگەر حەمەزیادی 4,000 دۆلاریان لە دەستی قاچاقچینە کووەیە لۆنیە یەکە شوەشی ئیبراهیمی بگاتە نەمسای برایمۆک ئیبراهیم بگاتە نەمسای ئیبراهیم کەیف خۆش مەبە هەزاری وەچی برایمۆکی گەیشتە ئەمریکای گەیشتە دانیمارک گەیشتە کەنەدای نەمسا چییە کورە کوچیە نەمسا بەسە باس سبەی بەسەر توش دێت ئەوەی لەو تورکیایبی 1000 سیناریۆی بەسەر دێت خەڵک وەها بە ئاسانی دەرناچی مهم ئەوەیە ئەمن بە واستەی خالیدی دەردەچم بەس سەری تو بەس پارەکەم لۆ بێ بزانە کو دەردەچم هەر دەبی دەربچم حیامان دەچی ئەدی لە وڵاتی من شەڕی ژن و مێردایەتی نییە
ئێرە وڵاتی خۆمان نییە لێرە سۆسیال هەیە سۆسیال دەکەوتە بینێ هەندەی دیکە شەڕەکەی تیرتر دەکەن بە من دەزانم بە ئەو ژنە حڕێت خۆی وەگری هۆش و عەقلی بێتەوە بەرەخۆی هۆش و عەقلی سۆسیال کوڕەکەمیان لە ماڵی خۆی دەرهینە خانێکی دووری ماڵی خۆیان دایکێ ناشێل منداڵەکەی ببینیتە دەرێ وەڵڵا هۆش و عەقلی بینتە سەر خۆی ئەو دەچمان پێ دەکرێت لێگەڕێ زانین سەری بە چ دەکا ئەکچێ ئەو ژنە بیێ خۆی نەقلی شارێکی دی دەکات منداڵەکەش لەگەڵە خۆی دەبا ئەو دە چ بکەین قانونەکەی ئێرە ئەو هایە ئێرە ئەوەندەی ناخۆشە هەموو مۆقیت و مۆڕیتکایی ساڵە درێژەی پێدەدەن سبەینێ ئەو کچە مەوعودی هەیە لەگەر سۆسیال بەشکم خوا ڕەحم دەکا و دەرێ پێک دەینەوە خوا بکەم ئەگەر نا لەگەڵ خۆم دەیبەمەوە کوردستان لەوێژ نەچیرۆ دەین برام تۆنی؟ ئەحلا کاکەوان بەخێر تۆنی؟ وەڵا باش نەمەکوونە؟ سەلامەت بی یا ڕەبی باش بی جێژنەشت پیرۆز بی؟ لە تۆ جێژ ناوی چما ئەوڕۆ جێژنێ؟ جۆژ نەزانیە؟ پیا هەبە ئیشێ ما ئاگای لە جێژنێ ناوەڵە وەڵام منش تازە لە ئیشی دێمەوە بەسەری کە من سوممە ئیشێ ڕۆ گوتم مەڕێ خۆمدان لە خواردن شتی تۆ بدارم واللهی ڕازە سبەینێ منداڵانش هەموو چوو بەڕاستی وەڵا منداڵی بەشنا سبەین نەشان زان جێژ نەشتیە واللهی ڕازە گوتمەندێک میوە و سەوزەی لە منداڵ فەرموو میوەی تازەشمان لەوە وەڵا باشە هەموو یاو ڕۆی فەرموو دۆست باس کاکە لە ژۆرە شێتانەوە نییە شت؟ هەموو شتێک کاکەمار پێم برێ تا خالی چی کرد لە ژنەکەی وەڵا کاک خالی چی کرد بڵێم چی کرد خالی هەر بە چ خۆتی مەسەلەکەی ئەوەندەیە لێک جودا بووینەوە لەگەڵ ژنەکەی یعنی بڵێم نەک تەواو جودا بووینەوە بەس پێکەوە ناژین هەر کەسە بەتەنێ دەژی بۆ پرسێم لەو پارەی وایە کە دێ بڕێک معاشیان زیادە والله بێم چی بەڵام وەڵا باوەڕ ناکەم دەزانی خالی کوڕی چاکە خالی شتی وا ناکە لەو پارەی ئەمنیش دەزانم کوڕی چاکە بەنان ئەوی هاتە ئەو وڵاتی زۆر شتی وایە کە زۆرمان جێ لێ بوو ڕاست دەکەی لەوە پارەی ڕاست دەکەی وەڵا خۆ خەڵکێکا کە دەچن لە بەردەمی دائیرەی شەڕ و هەرا و دڵدەوانەیەکیان و تەوارانش دەچنەوە چ دەبێت دەزانێت ئەوی وڵاتی خۆمان کەم بی ڕوا بکە دێرەش کەماتی خۆی هەر پیشان دەدا جێژنە نەدەوێت لەو چ دەبا بە جێژنە کوڕم مەلێ باتۆز بلە دەچم مەلەوانەی ئەمنیش بەم دەوێ بابا چش پارە دەوێت کوڕی خۆم هێستا پارەی دەدەمە بای بخۆم وای کوڕی من گەورە بووینە پارێ زۆر دەدەمێن کچکوڕیم ئەوەندە زۆرە کە هەموو لە بۆ تو ئەو زۆرەش لە بۆ کوڕی گەورەی خۆم دوای پێکەوە هەڕوو لەگەڵ برای خۆت دەجارێ مەچوون بەدایە بێتەوە نانمان بداتێت تێنانی دەخۆین ئەو جا بڕۆن پێکەوە بابا زلکی من جوانە زلکی تو؟ کوڕێ زلکی تو هەر زۆر جوانە زلکی کەس لە زلکی کوڕی من جوانتر نییە زلکی تو زۆر زۆر جوانە Inte bra. Är det bra? Är det man? Ja. Ja, det är gulligt säkert. Jag vill ha. Nej, jag var inte där så att jag tänkte. Jag
يكتب باش كتاب كنا كرم نقول بكردي قصيد خبيكو باب ده كردي كان نبي درسي اوكي بابا اوكي بابا يلا برون ئەو هات دەویست لێرە بە تەنێ دانیشی چت قازانس کردێ لێرە تەنیا منداڵک ئەویش لە تو خاوەنی نی منداڵی ئەو وڵاتەیە منداڵی داچتی بزانە خالید ئێرە وڵاتی خۆمان نییە ئێرە ئەوروپایە ئەوروپا ژن لێرە دەورە بینێ ژن ئەو دنیایەشت چوو ئێستا بریارت چییە چ دەکەی دەچمەوە دەگەڕێمەوە دەگەڕێ و چێن دەرێ ئەو ژیانە کەرچی توی نەمایە با مایە دەتوانم دروستی کەمەوە پێت ناکرێ زۆری وەچت وایان کوت ئەمن وەکی هەموو خەڵکی نیمە خەڵکی لە تو خراپتر نییە دەژمری لە هۆدەکەی خۆت کەس پێ نازانی هەتاکەی ئەو ژیانە هەتاکەی بژێک تەمای خۆ بێن سیگارەت سەکس میکرد؟ کرد؟ توی باش کۆچەر باشە چ دەکەی کۆچەر من دەسمەکەندا کرد چیژی خۆم هاتیمە داوا لێ بکەم کەوا ڕێز لە پیاوی خۆت بگری ئەگەر ڕێز لە پیاوی خۆت نەگری کوڕ ڕێز لە خەلکی دی دەگری ئێمە هەمومان لە وڵاتی غەریبین غێر دەبی بیر لە منداڵەکەت بکەیەوە بیر لە خاریدی مێردت بکەیەوە کووا وەڵا لێرە ژن حۆڕیەتی خۆی هەیە حۆڕیەت چیژی خۆمە تو لە مانای حۆڕیەت ناگەی حۆڕیەت مانای ئەوەیە کە ژیان لێ تێک نەدا نەک بە خۆت ژیان لە خۆت تێک دەی خالید ئەو بۆ لێ ڕاوەستاویت حەز دەکەم چاوم بە کوڕەکەم بکەوێ کاکە کاکی خۆم باش نییە مامۆستاکان دەتبینن تەلیفۆنە بۆ پۆلیسی دەکەن پۆلیس لێ دەتبیری چ بکەم کاکە وەختە شێت بم دە ڕۆژە نەمدیتێ تەحەمولم نەمایە کاکی خۆم محامی بگرە بە ڕێگەی محامی تۆ تۆی مناڵەکەی خۆت ببینی کاکە محامیم گرتیە وەڵڵا قانونەکەیان وایە 15 ڕۆژ جارێک بۆت هەیە بیبینی ئەویش 2 سەعات یا 3 سەعات کاکە پۆلیس هاتووە با بڕۆی دەبا بمگرە قابلە چیم کردی وەرە کاکە با بڕۆین
زۆرەها لاوانی پەناهەندەی هەر لە عمری 16 ساڵیەوە فێرە ئەو حاڵەی بوونە دەژمرن لە کۆشی داک و بابیان نامرن زۆرەهاش لە بن دیواران و لە ماڵان مردن Fast det var så kallt. Med hjälp av dig blev jag jätteball och snygg. Finns en tjej på rygg. Med dig i min närhet känner jag mig trygg. Jag vill ha dig tillbaka. Utan dig börjar jag skaka. Okej, jag har funnits andra men jag vet vi är ju. باش كم داير هو والله لو تيتو انا سم نبدو تو يكون تشيب كم تازه فير بما باشا او بارا جوانا نبو خصم قالنا انتو كل بابا هزار خصم ما يا كاكا بو خصم فري تشيب يبكى هو دعوتي همو برادران دكم حفلتي خوش دكم بمناسبة تقاعد يكم هاشي هنجيني دقرهمو كردستان والله بابا جي خويتي لا خوي خاني بيرامات حفلة شيبه يوم جلو حفلة خوش ترهيا آخري خير بي لو آخري خير بي جني دترسيم تمنو ايش نبينم او دلولا دترسيم خو ايرش كردستان نيا بيا بتاعي تارجني هدي وزكاة نوري بري بري ترشي دادا تشيوها أري والله درين خلقك زود لك تجي أخو بيدو هم تصور وانا دلتوني ذكر أو عالم واحد زاني حلوة رجع علينا والله بابا أورو روج قد ساكسيانا والله من أورو نعمكم بريك لو ناسي على شخوما لو تجاو Polisi تسوحانيت خدري الزندان خدري الزندان خدري الزندان اخوي خدري الزندان بس دابا بوليسي نايب خويا غوريا وانت معاون خدري الزندان نايب خدري الزندان مستر وريني داك شيت بو ولا كل شيء دابو اخو مشيتم باب مشيتا بابيرش مشيتا شد نبوي شتي كردم بير نبوم بيري كردم كابوري شد نبوم شتي كردم بير نبوم بيري كردم كده باشا بار بيمري تسموتهم شخي بتعيو خدي يا كابول يدي رسويت بارم لدي بارا دروم باي باي اسطنبول باي باي كاكورا جونا بارا لو ديري كورلونا هاي خشيم كابرايك دي لسوين تلي خدمتي كبارد لو دنيري خدمتي دا كم لسا هردو تصاوب دا دنيا نا هردو تصاوب دا بس اوا يسم بيها والله دبيها تامر دنيا ممنوني خالدي بي
جانان تخواك يا رشة قراري دوجة درمة لبومون وتنشوانك چکردی چه خواردی قصاصی بیتا بیرم کردی بخور ناچی بخور ئەوما کاولا بزدەور و پاش وازەون و خواردنی هەرنانی ئاستا بزانە چێ ئاستا فرە ڕاوەستە شێوە دەچی نەخۆ پۆلیس بی کاکە ئەمە لێرکانە نە ئیقامەمان هەیە ئەخ نە ئەوراقەکمان هەیە بێتر ڕاپێچمان دەبمان بە کورە کاچی خۆ پۆلیسی چێ ئانی چێ ئەوە قاچاقچی یاغن یاغن نەفەری هەولێرە هینا پێرە کاچی خۆ بابێ بەسەری دوو قاچاقچەکانی هەولێرێ دەفەرەکانیان هەموو دێنە ئێرە وازان ئێرە سەفارەیە
ئەمە ناوم نووریە لە سویدەوە هاتیمە بەعینوانی هێرا نووری فەرموو کاک نووری فەرموو السلام عليكم السلام ورحمة الله وبركاته سلساو بخير بخير سلساو فرمو أخوة خير بيت خير بيت سلساو دەرێ هەموو بەتەمای ئەوروپان وڵی چونکە ئەو زانی وابزانم یەکتان لێرە یان ئەتوو یان ئەتوو ئەمنەوە جناب لە سوید هاتیوەنیە هەفتەت پێش ئێستا خەبەری لۆ هاتووکەوە جەنابت دێی لەگەن کاک خالیدی یارمەتی لە بۆ هینایە کاک خالید پیاوە قسەی خۆی هیناچێت کاکە هەمکە بۆ واز لەو قسانە بینن آخر کابرا میوانە و لە سویدەوە هاتیە با بزانین چ دەخوات چ ناخوات سپاس زۆر سپاس کاکە ئەمە ناوم ئیبراهیمە ئیبراهیم نەمساویم پێدەوێت باشە کاک ئیبراهیم نەمساوی باسی خۆتیان لە بۆ بکە چت بەسەراتیە لۆ چ بووە خێرە ڕاوەستە کاکە با من تێت بگەین ئەمن و ئەو کابرایە بەتەما بووین چینە نەمسا ئەو پارەی هەمان بوو خڕمان کردەوە گوتمان یەکێکمان بچیتە وێندەرێکە وچی ئەو گەیشتە وێندەرێکە ئەو جاوید کە ڕاکێشی ئیدی هەردووک پەرپوت بووین چەند بە ئاسانی کابرای قاچاقچی 4,000 دلاری لێ وەرگرتی و خۆش هاتیتەوە ئەوە لۆ خۆت پێڕاناگیریا دەڕاوەستە ئینشاڵڵا نۆرەی توش دێ پارەت لێ بخۆن ئەمن دەزانم لۆ خۆی پێڕاناگیری دەزانی لۆ پارەی لۆ هاتیە پارە هەی نۆ خۆر کاک با بە خۆم لۆ بجێڕمەوە ئەمن بە تەمای نەمسای بووم لەگەر قاچاقچێکی ڕێک کردم پاسەپۆرتی دادەستم بیتاقەی دادەستم لە باتی ئەوەی سواری خەتی نەمسام بکە سواری خەتەشکەی کردم ئەم نیشت زوانم ساڵێک بوو دەیگۆ دەچمە نەمسای هەتا لە قەیمی بۆ ئیبراهیم نەمساوی گورێدە بەسە واز لەو فشێوینە ئێ باشە دوایە کوزانیت وەچی هەستم کرد تیارە لە دابەزیندا بوو ئەمنیش لە خەڵکەکەی پرسیارم کرد بە ئینگلیزی دیارە ئینگلیزیش دەزانی ئەدی کو نازانی ئەدی وەختی خۆی مدیری مەکتەبی چیمەندۆی بوو ئای هەزار ڕەحمەت لە چەند جوان ڕێک کردنە وەی حاصل گوتیان ئێرە دیاربەکرە دیاربەکر بەخۆی نفسی دیاربەکر ئەوجا برا ئەمە لەگەرەوەی بە هەزار هات هەتا 4,000 دلار ماخ کردو هەری وەڵڵا 4,000 دلار ئەولا ئەوەی لە زیاتی سواری تەیارەی نەمسا بکەن ڕاست هەر لە ناو تورکیا فەڕەشیا پێرێدا ئەگەریان هینا خوارێ ئەو زەهرم بابانە ئەو زەکاتی خۆم ئەوانە ئەو پارەیان مەسحاڵی خڕ کردبووە هەموو ماڵی خۆیان فرۆشت بوو ئەرێ وەڵڵا هەموو ماڵی خۆیان فرۆشت بوو و قاچاقچیش بە یەک لەحزەی هەمووی وشتە کورە برا ئەگەر پیاولۆی بکرێ هەر لە کاولەکەی خۆی بمری باشترە مامۆستا ئەتوو ئاگات لەوەی بنەبانی نییە لەوەی پرسیار بکە ئەو چێ نەخۆشت چییە؟ بە تو ڕاستەکە با من پێ برێ ئەوە خۆی لە ئاوی یۆناندا بوو ئەوانە 6-7 کەس بوون 24 کەسیان لە ئاوێ خڕکە تەنیا ئەوە قوتار بوو ئەویش دەزانی لۆ چونکە ئاوی پردەی خوارد بووە پاشە ئەو کانگۆ بە تەمای چنە؟ بە تەمای چ بین بە تەمای لە بچینەوە کوردستان کورە کاکە چوونەوەی چ بە چ ڕۆژی بچینەوە خەڵکی خۆنارێ قاچاقچی پارەکەیان لێ خواردی نەدەرێن هەمیان لەسەر سەریادی سەر بکردیە ئەدی چ دەکەی باشە کاکە شکاتیان لێ دەکەم هۆرد و چاویان دەدەم دەوی پارەکەی دانێنەوە قسەی قۆ شکار لە چێ دەکەی ئەتوو چت هەیە نە ئیقامەت هەیە نە ئەوراقت هەیە نە پەسەپۆرتت هەیە کورە کاچی خۆم هەمە زیاد ڕاست دەکا ئەو قاچاقچیانە هەمووی لەگە پۆلیسی شەریکن ئەدی پارەکەمان بەلاش بڕوە کاک ئەوە ئێرە تورکیا پارەی هەزاری وشم و توی لێ خورایە
ڕاست دەکە کاکە باشەوە گۆتمان دەچینەوە ئەیکا پارە مشکلە نییە کەچە بچۆشیاتان بفرۆشن بزگورتان بفرۆشن دەست دەرە بۆخچەتان و بڕۆن کاکە ئەمە هەندێک پارەتان دەدەنێ لۆی بگەڕێنەوە کوردستان چاپتان لە ئەوروپای ئەی خوا خێر بنووسیاری وەڵڵا ئەمە شەتا زووە بڕ بزگور خۆمان خڕ دەکەینەوە شمەکان دەفرۆشین و بە پارەکەی بام دەگەڕێنەوە کوردستان خوا حافیزتان بێ خوا حافیزتان بێ کاکە دەلێ بەڵێ مامۆستا ئەمەیان هەندێک پارەی دەمەتوین ئەی مەمنونتم زۆر مەمنونم بەس بگەڕێوە کوردستان چێ؟ کوردستان؟ ئەمن و کوردستان؟ ئای خۆم بەسەری Allah 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 Allah. Petrol parası bitti. Şimdi Irakiler aşırı satıyorlar. Allah'ın na'lette olasın ha Allah. ئەی ئەوە چی بوو؟ ئەرێ ئەوە ماری وەم بە قوڕێ کرد ڕەبی ماری وشی ماری مەی لێبێ باشە ئەوە دەرێ نەفتی عێراق بەز نەبوو وا دەزانی نەفتی عێراق ئی ملەتیە ئی منوی تووە دەرێ نەفتەکەتان هەموو خەلاس کرد ئەوە بە بڕوو بزگڕان داهاتن ئەوە زۆر ژێڕووڵا بوو حیف ڕەنزیلی بەردەستی ئەوانەوی ئەگەر وتیایە نەواری کاروانی ئێوە بۆچی دوورە ئەگەر وتیان دار و بەردی وڵاتەکەی لەمار ئێوە بۆچی سوورە ئەگەر وتیایە نەواری کاروانی ئێوە بۆچی دوورە ئەگەر وتیان دار و بەردی وڵاتەکەی لەمار ئێوە بۆچی سوورە هەموو هاوارکەن بەجارێ بڵێن چونکە لە ئاسمانی مەڵبەندەکەی لەمار ئێمە لە جێی باران خوێنە بارێ خوێنە بارێ خوێنە بارێ ئای ئای کوردستانەکەم ئای ئای کوردستانەکەم ئەگەر وتیایان هەواری کاروانی ئێوە بۆچی دوورە ئەگەر وتیان دار و بەردی وڵاتەکەی لەمار ئێوە بۆچی سوورە ئەگەر وتیایان هەواری کاروانی ئێوە بۆچی دوورە ئەگەر وتیان دار و بەردی وڵاتەکەی لەمار ئێوە بۆچی سوورە هەموو هاوارکەن بەجارێ بڵێن چونکە لە ئاسمانی مەڵبەندەکەی
پێم نارێ ئەو شۆ هات چۆن لە چیا؟ ئازانم درم زۆر بەنووری برام وەیە دەبایە سەرەکی هەر پێیان بایە پیاوەکە خۆت نازانی ڕێیەکە چەند دوورە؟ دەزانم ڕێگایەکە زۆر دوورە بەڵام دەبایە زووتر بگەیشت بایە کاکە هەر هاتەوە یەکسەر باسی مەسەلەکەی من لۆ بکە خەڵکی هەموو گەیشتە ئەوروپای کوردستان چۆل بوو ڕاست دەکا ئەو خەرکە هەموو مار و خانی خۆیان فرۆشت لەوەی پێدەرچن ئەدیوە نییە؟ پەلەی مەکە برام بەس خوا بکە ئەو زوو بگاتە جێ ئەمن وا دەکەم یەکسەر لەگەر خۆی بدبات دەتو پەلەی مەکە برام هەر دەگەی خۆشتر بێزم چ بۆ زوڵمەیە؟ هیچ نییە کاکە هیچ نییە شتانە زۆری ئەتیان دێوە ساقە کو هیچ نییە دەبی شتەکەر هەبی کاچی من هاوەنا تۆپە تێنتیە ئاربێجیە کەس نازانێت لە چۆ دێ و بەرماڵی چیەکەوێت کو نازانن ئەدی ئەوە ناکەوتە ماڵی خەڵکی بریندار نابی نامری کاچی من ئێمە زدل کەسری بە قورباندم بەرماڵی چیەکەی بابکێ ئێمە لاوەکانمان لە تۆ بگرنەوە مناڵەکانمان بۆ تۆ بگەمەی دەکەن ژنانمان لە پێش دەرگال لە باتی گوڵە بە ڕۆژە فیشەکە خۆنجانەوە تۆڵێکی بە قوربا کاکە تو بەڕاستی تەیان سوحبەتی دەکەی سوحبەتی چی برا دابەزە بابە دابەزە کاک ئەحمەدی شێخ چی بوو؟ خۆم لە بنادران ئەو هەمووی دۆلارە؟ کاکە دۆلاری چ؟ ئێگەوا بڵێ باوکی بڵێ بە قوربا کاکە نووری ئەوا تۆی؟ خوا بەخێرێەوە فەرموو یاخۆ بەخێبێەوە یاخۆ بەخێبێەوە برام ئەوە چەند سارە خەون بە ڕۆژەکی ئەو ها دەبینین ئەوە لۆبی ساری دەبێ ڕۆیشتە واللهی ممکنە زیاتر بی کەمتر نەبی سلام عليكم وعليكم السلام أفرموا دانشا بخير بي خوش بالسلامة بخيراتي زاج إن شاء الله نخشى لك هاك رزقاريش بي أويش أوها بأساني دستي أويو بأسانيش دقريتوا كاني خوزقا وابوايا رزقاريش أوها تشو باوين درو بس سردانيش بهات باو كلمة خوا كريمة يا خو بخير بيته وكاك نوري براسي بوني كمالي برامت ليلكم كمان زۆر لە ئەحواڵتان دەپرسی هەندێک پارەی بەم ڕەوان کردیا لۆ خۆتان پێ ئیدارە بکەن بەخۆی کەمال نەبی ئەمە لە برسان دەمری فەرمو خوشێ ئەوە پارەکە ووی بە قوربانە با زوو بڕۆم شەو ڕۆژ ئەوە حالمانە خوا حافیز کاک نووری حالمان ئەو هاشڕە بێ ئەو کارەبایی خوا کەریمە کاکە ئەوەش چاک دەبی ئێرە هەزار ئەو پای دەینی واللهی برام پیا و هەوڵاتی خۆی پێی خۆشە ئەو ترس و لەرزەش هەر تەواو دەبی هەوکە پێی ناوێت کاک خدر با ڕزگاری لەگەر کاچی ڕەوانی خارجی بکەین بەڵکو لەوێن دەرژنەچیت پرزەردی چاوشین لۆ خۆی دەینی ڕزگار سەری دێکی لەو حارێ کاکە یا خۆ بەخێر بێ ئەوجا من دەڕۆم خواحافیز سەرچاو ئەرێ برام دەبی خالید وەزعی کوبی لەگە دەسرەی ژنی ئەوە بەخێر کارەبایەکەش هاتەوە الحەمدلله السلام عليكم سلام بەخێر بێ خۆش بێ ئەوە دەزانی چێە؟ خوشتی تەرزەخانیە تەرزەخان ئێ مامەجان بەخێر بیتەوانێ تەرزەی خوشکم چۆنە؟ تەرزە مالی خالیدی تێکدا لۆ برام دیسان چ بووە منەمان زانیە بۆ ئەم بەدبەختەی خوشکم چی کردووە دیسان؟ تەرزە هەموو تەقالید و هەستان و دانیشتی خۆی گۆڕیا
چاو لە سویدەکان دەکا دەڵێ هەر کەس جیفانی خۆی ئەوە چوویتە سەر مەعاشی لێوە ها گۆڕایە اینجا ئەو مشکاوە چی لەو هەموو پارە دەکا بەخوا هەتا ئێستا هانەیەکی بۆمان نەناردووە ئیلا لە بوونی بۆ گەنی زیاتر ئەو جەلەباتی ئەو بۆن و عەترەی پارەتان لۆ ڕەوان بکا باشتر نییە بەخوا دایک و باوکشم ئەمەنیان پێ ناخۆشە ئەمەنیان پێ ناخۆشە ئەم شتانە ڕەوانەکە یعنی هەوکەلێک جیا بووینەوە ئەرێ وەڵڵا جا تۆ لە جیاتی باوکم قژت بگرت بایە لەسەر عەرزەکە لە دوای خۆت ڕابکێشابایە هایهوو هایهوو چما مێردی خۆی دەتانی وەی لێ بکە ئەی چاوم کۆرەبی هەشت و خالیدی باشە ئەدی منداڵە گچکەکەیە تەرزە منداڵەکەی لەکنە خۆی دانایە نەدەهێری بێ سەر لەمە بدا منداڵەکە و نەدەشێری بستەکن بابی خالیدی ئەی قڕم بەسەری بەخوا لێ ناگەڕێم ڕزگارە ها بچیتە دەرێ با لێرە لە خۆش نەچی بینی و لە کوردستان بمینێتەوە چیشی لەوێندەرە باشە نووری دلێری کوڕی کەریمی خۆمان کوو خالید پارەی لۆ ناردبوو پێچوە دەرێ کاکە دلێر لە تورکیای کەت بوو ئەمن بەوێندەرێ داهاتمەوە شەوێژ لە کنەواممە ئەمن پارەم دا دلێری ڕەوانم کردەوە لەگەرە خۆماتەوە بڕۆنەکەوە لە مالیە ئەوها ڕاست دەکا من تازە دلێرم لەبەر دەرگا بینی ئەو بەم نیوت کە مامە نووری هاتوو تەوانێ
لێ دەرێبشین دانین ئەو جا هاتیمەوە بزانم مەسەلەی ئەو عاردەی بابمان چی بەسەر برا ئەو عاردەیە تو باس دەکەی پاش دەرچوونیت و حکومەت دەستی بەسەرداگرت و دایە یەکە چرکا و خۆرەکانی خۆی ئەویش هەتاوانکە هەر دەچێریت ئەو زەبرام ئەتوش دەزانی ئەم پیاوەی فەقیرم دەستم ناڕڵ ئەو کابرایەش کابرایەکی زۆردارە ئەو کابرایە لە هەموو دەمەچی ئەسکووە لەناو هەموو مەنزەرەچی باشە باش بەڵام من بە چای خۆم دیتم ئەو خەڵکە لەو کوردستانی زۆر زۆر مرتاحە و کوردستانی زۆر زۆر لە زاران خۆشە مادەم وایە حەقیش هەر کەس دەتانی حەق خۆی وەرگرتەوە ئەمە دەزانم حەقتە ئەمە دەزانم نووری حەقتە بەسە تو لە خۆ تووشی ئەو هەموو مەشاکلی دەکەی هەردن دۆچیە ملکت دۆچیە ئەتو لە ئەوروپایە خۆشەی لە خۆت دەژی برام ئەوروپایە تو باسی دەکەی کەوا خۆشە یان زۆرها خەڵگەری ئەوروپا خۆشە ئەو ئەوروپایە بەس بە سەفەر خۆشە نەک لە ناوی بژی خەڵکی لەوێن دەرێ زۆرها کەس خاوەنی هەزار مشکلەیە باشە نووری برام ئەگەر ئەو ئەوروپایە ئەو هایە وەچی ئەتوو باسی دەکەی ئەدی لۆ هەمووتان بە تێکڕایی نایەنەوە دێنەوە برا زۆرها کەسی شاردنەوە هەمووش بە تێکڕایی دێنەوە ڕۆژێکدا دێ ئەگەر ئەمە هەموو برابین هیچ خەمیشت نەبی قاقان تەیە سزلاتان دیارە الحەمدلله ئێستا قانون لە جاران زۆر باشتر الحەمدلله باش هەفتەش کەس سەر نێدە لە مەحکەمەی یعنی ئینشاءالله بۆ ئومێدەم بەدڵی تو دەبێت جديد أول شيء بيودي أو نوري كسر تازه لخارج قريته دي كون عردك يخوي بسكاته أو ناس دقري أو بيستفرد لحدي لحدي دقرتهم نديت صار فوش لبو أوه ناس دقري أو خواني نقول ده بيشيء تبغي كل قريته ولا مردين دقري وبصص معنا مردين كل ولا هو باشر تشخيش بيركب كل دانش تشخيش كل ورا كل ناس يوافي جبينا كل ناس فقير وتعاطوا هاي ناخي لو بقيت الناس لو ورا بابهم ديما بابهم سنادر كاك ما مستا اتوي لخارج ساتيوا اوتيا
قەمسەڵەکەشی ئاوریش مەکاکەم ئاوریشم ئاوریشم و بەس تەماشای سمێری دەسمێر دەرێ شۆفەن لەیدایە هەفەیانسە هەفەیان ڕیباتەکەی لۆ نارێ بەردەستان دەوێن ئەمە چمان دەوێت هاتینە هەندەکەت بشێرین هەی بشێرین ئەوە چییە؟ دەری دەمانچەی پێ دەمانچە؟ کاکە دەمانچە کاکە دەبەردە دەمانچەی تر ستان دەوێت نێم گەڕێن وەرەقەی ئاینەکەی دارینە ئەو قەمسەیە لەبەرکەوە لەبەرکەوە دەی لەبەرکەوە لەبەرکەوە بگەڕێ هاوە قەمسە چیت کرد پێ بزانە بگەڕێ جیرفانین جیرفانین چیت کرد پێ با بڕۆ بڕۆ با بڕۆ والله كان بدو كاس بس كم يعمل كاش يعمل بيت كان دارو بيت كان دارو شنو على وسط دو كاس ساعتها وشي بكسيهم ساعت أنا بذاك أنا دمو هم أوشتي بيش مو بديها بهم تسلمي جبين تري مودة بقرة سيد ساروش لخد ليرة بو بقرة دورة ولا دارش أنا ما أشين ليلة دارش قدنا قرينو بحموش تشراسي بازلو ليرتش باشا برام تو ناقڕێەوە ئەدی خالی ئەدی داچ خالیدی پێش هاتنەوەی بەداچ خالیدم گۆر ئەگەر خالید گەڕاوە کریژنەکەی لەگە منداڵەکەی ئەوە باشتر باویش بێتەوە ئەگەر خالید نەگەڕاوە هەردووکیان پێکەوە بێنەوە کوردستان برێ ئەوها ئەنی هەتا گەڕێتەوە ئەو دوو چ بەتەنێبی سلەگە خالیدی بی بەێ برام باشە برام ئەدی ئەتوو لۆ مەسەلەی عەردەکەی چت کرد وازی لێ دەینی یان نا نا وازی لێ ناوی سبێنێ دەچمە مەحکەمەی فیلمە حامێکەمان بزانم چی کرد لە مەسەلەکەی باشە برام ئەتوش بڕۆ لە خۆتی ساحەتی خۆت وەگرە باشە خواحافیز خواحافیز کە زیانە دەری چەکومەچی دەری چەکی باقیەوەی پارەی پێ وەردەگیری کا ئەدی پارەی ئەو سوگومەی لە شەیە ئەوە جواز سەفەرەکەیتی لەوانەیە ئێستا $2,000 بکات کاکە تەمەشاکەم چارەی ئەو سوگومەی بینم خۆرە دەبینەکە چی ببینە ئەوە وەکانێەوە چ بە جواز سەفەرژی نییە نەوە چییە باشە ئەدی ئەو مفەکەرە ئەو پیرەسەگا جوازی پێنێ دیارە ها کورە کاچ من هەمووی گەڕام یەک فلسی تێدا نییە دینارێکی تێدا نییە بە قورعان ئێ باشە ئەدی ئەوراق و مەوراقی عادی لە چێ نەریدانایە کوونیە ئەتە ئەو باک و مارکەی بگەڕێ ئەدی ئەو قەمتی ئەوەتە پارەی خۆمان ئەوەتەکە ئەی نەعلەت لەو پارە لە هەموو شێز هەفتا دینارەدا ئەوەش دە بە خۆتبی بگەڕێ بزان چی تێدا نییە بزانە ئەو دۆ دەشمان پێ کرد هیچ پارەش پێنەوە کورە باش بوو نەمان کوشت هەر بمان کوشت بای لە پێستە دەکرد دەبڕۆ ئەو جارە هیچ
الو داچ خالدي كونا عرضەکەم وەرگرتەوە ئەمن تاخی ناگەڕێمەوە سوید نا عرضەکەشم وەرگرتەوە خلاص بوو ئەتوو لەگە خالیدی وەرن بگەڕێنەوە ئەگە خالید لەگە ژنەکەی پێکاتەوە با ئەو هەر لەگە ژنی و منداڵەکەی خۆی بی ئەگەر نا بهینەوە لەگەرە خۆت